کردنەوەی ئەو پێشنگایە گرنگیەشی زۆری هەیە لە ڕووی ڕۆشنبیریەتی بەرپێشبردنی ئاستی ڕۆشنبیر لەناو کۆمەلگای کوردیدا ئەو پێشنگایە دەتوانین دەورێکی زۆر بینی دەورێکی باڵا بینی بۆ قوتابیان و خوێندکاران ئەوەندەی من سەیرم کرد لەناو پێشنگایەکە سەرچاوێکی هەمە زۆر و لەناو پێشنگایەکەدا دەتوانن ناونیشانەکانتان سەرچاوانێکە دەتانەوێت بەدەست بێن لێرەدا و نرخەکانیشان گونجاوە. ئەو پێشانگایە پێکاتووە لە زیاتر لە 5,000 کتێب بە هەر چوار زمانەکانی کوردی، فارسی، عەرەبی، ئینگلیزی ئامادەمان کردووە بۆ خوێنەران و قوتابیان و خەڵکی سۆرانی خۆشەویست بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت لێرە. يجي طاني برنان حتى الشهر بين جوني فيش بين جوني في بورد نون حاضرة مشتريه هاي جرو ايفوريو يعني بتري بس حوريات زي ساعات مثلا شاشوني في اصلا مشتري زين نورو حتى حفتوني في هشتي مشتري حاضرة هاي بلا بك سالك بلا بك ام ساعت 5 تی شهریر خط که حتی ساعت 6 سامون درکه سامون گرم لکه فرنا بکری حتی دوزی شده سامون کنجی کری نه گرم شد درکه سامون و زستانی په حرکت باشه شدی. راستی هەڵمەتێکی باشە ڕاستی پێشوازی دەکەین لەو هەڵمەتەی نەمام چاندن بۆ گەڕەکەکانمان بۆ شار و شارۆچکەکان بەڕاستی ڕێژەی سەوزایی زیاد دەکا و ژینگەش پاک دەکاتەوە. بەڕاستی پێخۆشحاڵ بووین هیوادارین هاوڵاتیان بە گرنگیەوە پەرەی پێ بدەن و بیچەن و لە شکاندن بیپارێزن. هەڵمەتەکە بە ناوی دەرگا بە دەرگا لە دەرگای هەموو ماڵێکی ڕانیە دەدەین دارێکی پێشکەش دەکەین. مەبەستمان لەو کارە ئەوەیە کە یەک ڕوبەری سەوزای لە سنووری شارەوانی ڕانێ زیاد دەبێت و دوو شارکردنەوەیکی ژینگەشە بۆ هاوڵاتیان جێگای دڵخۆشێکە هاوڵاتێکی زۆر بەبیری بانگەوازی ئێمەوە هاتوونە دارەکانمان لێ وەردەگرێنەوە دەشی چەندیارەمە لە ساڵی ڕابردوو دوای ئەوەی کە بە دوواداچوونمان کردوێتەوە ڕێژەیەکی زۆر باشی لەو دارانێک کە دابەشمان کردووە ئێستا دارێکی پێگەیشتون ئەوە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە بەردەوام دەبین لەو هەڵمەتانە. Thank you.